بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی ئازیز و خۆشەویست، بیسەرانی بەڕێز و سەنجین، سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەسەر بێت. درود و سەلات و سەلام بۆ سەرجانی پاچی پێغەمبەرمان، ڕابەر و پێشەوە و سەرکردەمان محەممەد، درودی خوای لەسەر بێت و بۆ یار و یاوەرانی و شوێنکەوتانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم، گەلێک شادومان و خۆشحاڵم. ئەم هەفتەیەش خوای پەروەردگار تەمەنی درێژ کردین توانیمان بە بەرەکەتی ڕۆژی پیرۆزی هەینی شاد ببین و لەم ڕۆژەشدا خوای پەروەردگار ئەو فەزڵەی پێداین کە لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی بەفەڕ، کە بەرنامەیەکە تایبەتە بەفەڕ و پیرۆزی و بەرەکەتەکانی ڕۆژی هەینی بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەینەوە. ئازیزانم، ئەمڕۆ ئێمە تەوەرەیەکی تایبەتمان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئامادە کردووە کە هەر پەیوەستە بە ڕۆژی هەینی و تا ڕۆژی جومعەوە، ئەویش باسکردنە لە کڕین و فرۆشتن لە ڕۆژی هەینیدا. خوای پەروەردگار سەبارەت بە ڕۆژی هەینی لە قورئانی پیرۆزدا أعوذ بالله من الشيطان الرجيم دفرميت: يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين. پێغەمبەری پێشەواشمان محەممەد درود و سەلامی خودای لەسەر بێ دەفەرمێ: خير يوم طلعت عليه الشمس يوم الجمعة فيه خلق آدم وفيه أدخل الجنة وفيه أخرج منها ولا تقوم الساعة إلا في يوم الجمعة. میوانی ئازیز و خۆشەویستی ئەم جارەمان بۆ بەرنامەی بەفەڕ مامۆستا عەبدولحەمید بەرزنجی، زانای ئاینی و زۆر بەخێرهاتنی دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێیت. سوپاسی ئامادەبوونت دەکەین. زۆر ئەزیزی مامۆستا گیان. مامۆستای بەڕێز، دەمەوێت سەرەتا بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ باسی کڕین و فرۆشتن دەکەین لە ڕۆژی هەینیدا، بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕێستان باسی ڕۆژی هەینیمان بۆ بکەی لە ڕۆی ئەو تایبەتمەندیانەی کە لە ئیسلامدا بە ڕۆژی هەینی دراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وأرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. سلاوی خوای گەورە لە مامۆستا بەختیاری خۆشەویست و لەسەر جەمبینەران و بیسەرانی بەڕێز، داواکەم لە خوای گەورە بە ناوە جوانەکانی خوای گەورە هەموو لایەکمان عاقبەت خێر کات و لە فەڕ و پیرۆزی ئەم ڕۆژە گەورە هەموو لایەکمان بەهرەمەند کات. ئامین. دیارە ڕۆژی جمعە ڕۆژی جەمع و کۆبوونەوەی موسڵمانانە لە ڕۆژێکی تایبەت لە هەفتەدا. ئەو ڕۆژەش تایبەتمەندیەکە کە خوای گەورە تەبارەکە و تەعالا داویەتی بە ئومەتی ئیسلام. طبعا پێش ئومەتی ئیسلام ئەم ڕۆژی هەینیە، ڕۆژی جەمعی خوای گەورە تەبارەکە و تەعالا بەخشویەتی بە ئومەتەکانی تریش، بەخشی بە جوولەکە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەوان جیاوازیان تێکەوت. ئایا لەم ڕۆژە یان ڕۆژێکی تر ئەوان ڕۆژی شەممەیان ئیختیار کرد بۆ خۆیان و کردیانە جەژنی خۆیان. پاشان خوای گەورە تەبارەکە و تەعالا بەخشی بە گاورەکان، ئەوانش بە هەمان شێوە جیاوازیان تێکەوت، ڕۆژی یەکشەممەیان هەڵبژارد. بەڵام فەهەدانە الله له، الحەمدولیلا ئومەتی ئیسلام خوای گەورە هیدایەت و ڕێنمووی ئێمەی کرد بۆ ئەم ڕۆژە لە کاتی خۆیدا و لە ساتی خۆیدا الحەمدولیلا دەتوانین ئەو شەعیرە و دروشمە گەورەیە کە ڕۆژی جمعە تایبەتمەندی خۆی هەیە. خوای گەورە تەبارەکە و تەعالا لە قورئانی پیرۆزدا سوێندی پێ خواردووە
وەکو دەفەرمێ وشاهد ومشهود کە ئەبو هورەیرە خوا لێ ڕازی بێ دەفەرمێ شاهد يوم الجمعة بريتێ لە ڕۆژی جمعە کە خوای گەورە تەبارەکە وتعالە سوێندی پێ خواردووە. ولا قرآنشدا كصوت شوارد سورتك تايبك بناوي سورة الجمعة بناوي أو نوجة تايبته كديار أم نوجش تايبت مندي داوة بالروجك الروجكش روجكي تايبته يعني لبيانيو كدس بيك كبيغمري خوا عليه الصلاة والسلام دفرميم أفضل الصلاة عند الله خير ترين نويش كإنسان بجماعات أنجام إداء لناو بينج نوجك دا ولناو نوجكاني حفتو مانقو صال دا بقشي دفرميم صلاة الصبح يوم الجمعة في جماعة نوجي بياني روجي جمعة أفرمي خيري زياتر اللي همون وجكاني تر كإنسان بجماعات أنجام أداء بخواي پروردگار تبارك وتعالى دار أمر روجاني هفتا هر روجو خواي قولة تبارك وتعالى اشتكي تيادروس كدوك وفرمي خلق الله التربة يوم السبت لروجي شمدا خواي قولة خولي دروس كتا أقاتوك أفرمي لروجي هيني دا وفرموديك جناب الخمندوك رسول الله عليه الصلاة والسلام دفرمي خير يوم طلعت فيه الشمس يوم الجمعة چاكترين روجي كخوري تيدا هل هاتبيت بريتي للروجي جمعة لحديث تلافمي أفضل الأيام عند الله يوم الجمعة خيرترين روج قودترين روج لا إخوة روجي جمعية الروجيك آدم عليه السلام تيا دروس كرا وأو روجيك واد توبيتيا ورجدا وأو روجيك واد دابزي سرزوي وأو روجيك تيدا وفاتك وأو روجيك قيامتي تيا هلسي بويدا فميل لبياني روجي جمعة دا لدمونيجي بياني حتى خور بيته وحتشي روح لبر هي حتشي روح لبر إنساني اللي درتجت هر همي لآماد باشي داية نوق أم بياني أو بياني بك قيامتي تيا هلسي إن رسول الله عليه الصلاة والسلام فمي وفيه ساعة ساعات يتاها لو روجدا هر بنديش إخوات تبارك وتعالى دعاء تيابك ببارته ولا خواي جورة إلا خواي جورة تبارك وتعالى دعاء ونزاو بارانا وكي اللي قبولك بالله كاتكي دياري نكراو كاتكي رسول الله عليه الصلاة والسلام لفرموديكي ترى أفرمي كحركة موافقي أو كاتبك أفرمي آخر ساعة بعد العصر كوتاسات لدعاء نوجه عصر وبرو إيوارا طبعا أم كاتا لتوراة شاباس كراوة كعبي أحبار وعبد الله كل سلام كجورزاني جولا كبوه تصديقي أوي كدو كأفرمي إيماش بينيومان لناو توراتا كأخير ساعات للروج جمعة أو كاتي كأخواي جورة تبارك وتعالى دعاء بارانوي تيدا قبولك يعني أمر روج أخواي جورة تبارك وتعالى زوز وتايبد مندي جوري بيداوة وأخواي جورة جراوتي بججن بو أمتي إسلام شو جاري كان جبريل عليه السلام ها ولا بيغمر إخوة عليه الصلاة والسلام آبينيكي بيبو دعاء بيغمر عليه الصلاة والسلام تماشايك النكتي كتاب وبرسالي لك أمتشية فمي هذه الجمعة جعلها الله عيدا لك ولأمتك أما الروجي جمعيك أخوائي قولة تبارك وتعالى كدويتي يججن خوشي بو خوت وبو أمتك شد بقشتي لبرو براستي يما التماشاك إلا روجانا بينج نيوشا بيكا وكو أبينا ولا الروجي جمعة دا تایبەتمەندیەکی زیاتر و قەرەباڵغەیەکی زیاتر و کۆبوونەوەیەکی زیاتر ئەبینی لەناو مزگەوتەکانە هەموو خەڵک کۆ ئەبێتەوە و مامۆستا وتارێکی گشتی پێشکەش بە خەڵکی ئەکات کە بەڕاستی ئەگەر لە تایبەتمەندیەکانی ئەم ڕۆژە بەڕاستی زیاتر بکۆڵینەوە ڕەنگە فرێ بابەتەکەی خۆمان نەکەوێت ئەگەر فەضائیل و خەسائیسی زۆر تایبەتێک کە خوای گەورە تەبارەکە وتەعالە بەخشەویەتی بەم ڕۆژە گەورە و پیرۆزە مامۆستا ئەوەی يعني لا شو روجك دا إنسان شنزارك نوش دكا صالانة زارك إما موسميك من هي بيدا قلت لي موسمي حج مسلمان لا شوينة كودا بنا أوي بوي بكره صالانة إما مانجك من هي بيدا قلت لي رمضان كتيدا أمر فكان سنتر دكاتو دكري بلين جمعاش جۆرێک لە سنتەرکردنەوەی کو ڕۆژانە 5,000 لە نوێژەکان دامرۆڤ زارێکی دیکە دەگەڕێتەوە بۆی کە بیر لە پەیوەندی نێوان خۆی وخالق ودروس كلاوكي كالله بكاتوا دكري بلين روجي هينيش لما ام حود روجا زارشي ديك سنتر كرنوي مروفا بويكا اتر ام حفتيه بتشي وخريق بوتشي كردو تشيني كردو زارشي ديك لم روجا دا بخوي دابتوا طبعا وان سبق ترجان او يعني معلومه كاخوي قولوا تبارك وتعالى ام عبادته برسناني بو ايما دانا وجورا وجوري كردو عبادتي وهي تماشاكي تنها بجستا انجام مدري عبادتي وهي تنها مالا عبادتي وهي بجستا وبمالش انجام مدري عبادتي وهي بتاق انجام مدري عبادتي وهي بكوملو بكوبنوي مسلمانان انجام مدري رسول الله عليه الصلاه والسلام دفرمي الجماعه رحمه
والفرقة عذاب. براسي كوبون وجمع بوني مسلمانان رحمة وسوز ميرباني خواي قول تبارك وتعالى لوداية كمسلمانان كوبن وجمع بن وبيوز بن بيكوا جاء الرحمة خواي قول تبارك وتعالى بو بندكاني وايا زور هو كاردانا وبو كفارة سرينوي قناه تاوانا كان إنسان يكي لوانا نوجه كان كبرزد آماجات بيدا كرسول الله صلى الله عليه وسلم الصلوات الخمس أم بيان نوجه أم نوجه تا أبيتر قناهي نيواني خوي دسريتوا بين كان باشان دفرمي الجمعة والجمعة إلى الجمعة أم هيني تا هيني داهاتو دبيت كفارات لما بينهن دبيت كفارتي قناه تاواني كإنسان كدويتي وزيادة 3 أيام سيروزي زياتريش يعني حتى دروش خواي قول سبحانه وتعالى باكت دكاتوا وإنسان دسريتوا جا خوي ام بابتك جناب الدادنا وزور جرينجا يعني زور كزي براسي لم رجا غافله باغايه شلون بونيوجيكي تركا دروا بو مزقوت رنق لكاتي قامتا بروايان يوجك لتحياتا وازاني جمع الشروايه ابي جمع بزاني تايبد مندي خوي هي لنيوجكيدا لو تاركيدا لكوبنوي جمع بوني مسلمانان دا لويك ام جمع يد بيتك كفارته صرينوي قناه تاوانا كان انسان لبرو انسان دبي براسي بزاني خواي قوله تبارك وتعالى شلون داوي لك دو براسي بو شواز جبديك ما وسا دمي بيجو بسينا خودي تورك زياده يعني بابا سري روجي جمعه او هم تايبت مندي هي خوي بردگار صورتي القراني بيروزا بناي جمعه آتي تايبت من هي سبارت بجمعه فرمودي تايبت من هي بجمعه او هم هوجداري درا ولا سر فرو بركتكاني روجاني جمعه بلام بوشي عامتني مسلمانان يعني خوش ميلة درناكم يعني غافلين لا أو بركتاني روجي جمعة وكاري غافل بونك وسيدة قريته طبعا ما سيبرس لا بيشيني أمتل بلين لدواي تشيني رسول الله صلى الله عليه وسلم تشيني الصحابة والتابعين رضا ورحمة إخوان لبيت أم قرينجي وتايبد مديان هاد بروجي جمعة زور بتايبد أدا جاء يكي الأخواناسان ولا زاناني بيشين دفرميه يكم بدعو داهيرا والذين كبيابو بريتيبو لدوا كوتنو قرنجي ندان بروجي جمعة وبنيوجي جمعة أفهمي يكم شد كداهيرا الذين يكم غافل بونو بأقاي كروي كده مسلمانان براسي أمابو رسول الله عليه الصلاة والسلام زور هاني داوين لويك زو بچين بو مزقوتو بجداري نيوجي جمعة بكين جاء طبعا هو أثريك يكلب السلف وهاتو رحمة إخوان لبيت لسأل أوفر مدير رسول الله عليه الصلاة والسلام كده فرمي هالكسي خوي بشوات لدو أول لكاتو ساتي يكم دابروا بو نيجي جمعة أو كسوكو أوايا كوا واشتريكي كدبيت خير وصدقة لقال أوايا كأيتر إنسانة شيتا مزقو كدزنو جيتو تشوبو مزقو حتى أو كاتي أقريتو أرواتا مال وكوا لناو نيوجابت بما جيب دزنو جيني بسرة بردوام كاتكاني همو كاتو ساتكاني خواي قوله تبارك وتعالى وكوا لنا ونجابي او ابو حسابك جقل لو كخواي قوله تبارك وتعالى وباداش قولي ونشي وكو اواتو قولتين صدقوا خير شي كدبي لو روجدا جا فمن ابن القيم رحمه الله باسيه كافرمي شيخ الاسلام ابن تيميه رحمه الله بهمو روجيكي جمعه كاهات بونيوجي جمعه همو كاتي خير وصدقيك تايبتي اكر اي فرمو خواي قوله فرما من بيدكات كايما فقدموا بين يدي نجواكم صدقاء كاتشن بولاي بيغمبر صلى الله عليه وسلم صدقيه بكن ام جابتشن بولاي كوات ايما كاتك اتشن بو خدمتي خواي جوره او لا ترك ايما صدقه وخير بكن كاتك اتشن بو خدمتي خواي پروردگار ومالي خواي جوره فمي همو جار الصدقيه يكر جاء بيغمبر صلى الله عليه وسلم فمي لكات ساتي كما بري وكو اواي كتوب واشتركي جورت كدبت صدقه وخير لبينا ورزان مدي خوا لكاتي دو هما بري وكو اواي مانغايك يعني اجلكي جوري تشاك قلو كدبيت تخيل لبينا ورزنامدي خواي جورا لكاتو ساتي سيما بري وكو اوايا كوا برانكي شاغداري كدبيت صدقه وخير لكاتي شو انا ما بروا وكو اوايا كوا مريشيكي كدبيت خير لكاتي بينزما وكو اوايا ك هيكيكي كدبيت الصدقه وخير يعني اما او بينشكاتي اشتا بيج او كاتي كبانغ داتو خلق دي بو مزقوت طبعا افرمي ابو شامه رحمه الله بفرمي بيشيني ام امته سلف رحمه اخوان لبيت افهمي كاتي دواني شو بيعني الروش نوا خوينا شوردو يكسر هاتنا ومزقو فمي جارو ابو خور نكوتوا يعني اون دا او كاتو ساتو روجين لا قوربوا يعني الروجا كان يتر خريق من عبادته بكسابته ببجيوي الدنيا بلان ام روجا تايبت مندي يعني تايبت مندي خوي هي
بەڵێ ئەوانش خصوصیەتیان پێداوە بەڵێ خصوصیەتێکی تایبەتیان پێداوە زوو چوون حتا فەرمێ جارێکیان ئیبن مەسعود خوای لە ڕازی بێ کە چوو بۆ مزگەوت بینی 3 کەس پێش ئەو چوە بۆ مزگەوت کە ئەوا بینی حل لە خۆتی سبحان الله والله ئەمڕۆ دوا کەوتم دوای فەرمووی والرابع 4 خۆ ئەگەر ئینسان چوارەمیش بێت دوور نییە هەر قەیناک عنی دڵخۆشی بەوەی خۆی بەوە داوە کە فەرمووی لە چوارەمیش هاتووم کۆل بەس نییە پێنجەم و شەشەم نیم جا مامۆستایەکی بەڕێز ڕۆژێ باسی جمعە و مزگەوت و ئەوانەمان کردوتی مامۆستا کە بانگی دا لە جمعە وەرە بۆ مزگەوتی ئێمە لە ڕێزی دووهەمە بە ئیسراحەت جێ دەبێتەوە ئەنی بەنا بەخوا مامۆستای بەڕێز ئەمە دەلالەتە لەسەر ئەوەی خەڵک زۆر غافڵ و بێ ئاگای لەم ڕۆژە گەورەیە یعنی ئەم ڕۆژێک ئەو هەموو تایبەتمەندیە ئەمجا بە تایبەت ڕۆژی جمعە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسلام فەرمێ هەموو ڕۆژێکی جمعە لەسەر هەموو دەرگایەکی مزگەوتەکان مەلائیکەتێک وەستاوە یەکتوبون الأول فالأول یەکەم کەس دووەم کەس چێدی هەر هەمووی مەلائیکەت ناوی تۆمارەکە تا ئەو کاتێک کە خەتیب دێتە سەر مینبەر و سڵاوەکات کەمی خەتیباتە سەر مینبەر و سڵاوی کرد جاءوا يستمعون الذکر ئەمجا دەفتەرەکە ئەپێچنەوە ئەچنە لای خەتیبەکە دائەنشن و گوێ لە وتارەکە ئەگرن یعنی ئەوەی دوای ئەوە دێ ناوی تۆمار ناکرێت لەو ڕاستە جمعەکەی لە کۆڵەکەوێت بەڵام ناوی تۆمار ناکرێت لەو دەفتەرە تایبەتە کە خوای گەورە سوبحانه وتعالە بۆ فریشتانە دایناوە کە ناوی ئەوانە تۆمارکە ئەی باشە خەڵکانێک تۆ ئەبینی مامۆستا بانگبێژ بانگەدا مامۆستا وتارەدا جاری واڵێ ڕەحمەتدانێ کاتی قامەت سەفەکانتان ڕێکوپێکەن و بەرنە پێشەوە تازە خەڵگەیە خۆیەکا بەناو مزگەوتە بەڕاستی ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی غافڵ بوونە بێئاگابوونە لەم هەموو فەزڵ و چاکەی کە خوای گەورە تبارەکە وتعالە بەم ڕۆژەیدا مامۆستا جەم با بچینە سەر خودی ناوڕۆژی تەوەرەکە باسی ئێمە کڕین و فرۆشتن دەکەین لە ڕۆژی جومعەدا دەبێ مامۆستا سەرەتا بە زۆر بە کورتی باسێکی کڕین و فرۆشتن بکەی بە کڕین و فرۆشتنمان بۆ باس کە ئەوجا باس بکەین کڕین و فرۆشتن لە ڕۆژی جومعەدا حکومەکەی چۆنەوە چۆن دەبێت لە ڕۆژی جومعەدا چ کاتێک کڕین و فرۆشتن بکرێەوە چ کاتێک بە ئاەت ئەو ئاەتەکە باسی دەکات زۆر بە وازەحی دیارە چ کاتێک دەبێ وازی لێ پێم دێت طبعا کڕین و فرۆشتن کە خوای گەورە تبارەکە وتعالە دایناوە بۆ بەردەوامبوونی ژیانی خەڵک طبعا هەموو کەس پێویستی بەوە هەیە شتێکی هەیە بیفرۆشە یان شتێکی پێویستە کەوا بیکڕێت ئەمە قانون و یاسای تایبەتی هەیە لە قرآن ولا سنة صحيح پیغمبر خوا عليه الصلاة والسلام وأحل الله البيع خوای گەورە تبارك وتعالى بيع ومعاملة وكرين وفروشن وأماني حلال كردو بو إما جگل لكوملشتي ياساغ وحرام وقدغ كراو كزياني بو تاك هيا زياني بو كوملغا هيا زياني بو خيزان هيا ديال أوشتاني كقدغ كراون هر هم إلا مصلحة برجواندي إنسانا أينا بو خوي كرين وفروشن إما فقه إسلامي دوباشا فقه عبادات فقه معاملات فقه عبادات كنويجة روجوة زكاة حجة طبعا أول شيء كبي وسبيان ولا بسيط تزوج وغسل وتيمم هم بابة تواو كاركاني تر بشي دوامنا فقه كفقه معاملات فقه معاملات شيء معاملة إيما لا كتابي نكاح وتوابع كان تأجات باسي كرين وفروشنو أو بابو باساني توابع معاملة كان كمرب كان لأنه أخو عند أنجاب رحمة إخوان ليبه يك لو باسانا باسي كرين وفروشنو مرجي أو دوكسي كبلين أو أكري أو أفروش مرجي أو أنا شيء كمعاملة دروسة كمان نادرس أما أنا هموي بلين طبعا للشريعة الإسلام ده رون كذا وتكواتا بيع ومعاملة لفقه والشريعة الإسلامية ده قرنجيو تايبد مندي خوي هيا خوي قرر تبارك وتعالى بالرواي زاني وبو إيمة وكوش مالو وكو لو حنيك هيا محرم لذاته بو خوي هالحرام بون منعرق كرين فروشتني ما مشتكي حرامه بەڵام وەکو باسیش هەیە بۆ نمونە لە کڕین و فرۆشتنە شتێک دێتە ناوە یان سەبەب و هۆکارێک وای لێ ئەکا ئەو شتە حرام و نادروستەکە وەکو باسەکەی ئەمڕۆی خۆمان کە کڕین و فرۆشتن بۆ خۆی حەڵاڵە بەڵام لە کاتێکی دیاریکراوە خۆی گەورە قەدەغەی کردووە نابێ بکرێت بەڵێ مامۆستا ینی هۆکاری ینی کاتەکەی کەیە بزڵبت ینی بە دیاریکرای ئەو کاتی خوای پەروەردگار باسی دەکا چ کاتێک وەکو زانانیش لە تەفسیرەکانیاندا و ڕوونکردنەوەیان داوە لە چ کاتێکە کە حرامە نابێت کڕین و فرۆشتنی تێدا ئەنجام بدرێ و هۆکارەکانی حرامبوونی کڕین و فرۆشتن لەو ساتەدا ڕوونکەیەوە باز بابن حەزەکەم لە هۆکارەکەەوە دەست پێ بەڵێ تەمان خاڵی یەکەم کە ئێمە باسمان کرد ئەو هەموو فەضائیلەی کە لە ڕۆژی جومعەدا هەیە بەڵێ و ئەو حەدیثێک کە ئاماژەمە دەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەموو جمعەی لە بەردەگای مزگەوتەکان مەلایکە دۆستا و ناوی خەڵک تۆمارەکە کێ زووتر دێت تا ئەو کاتێک کە خەتیب سەلامەکە
باشە کەسێک خوای گەورە باسی کەیەکە باسی کاتی بانگی جمعاکە ئەو کاتی کە بانگەدا خەڵکێکی ئەو کاتە لە بەردەگای مزگەوتە ئێشان نەهاتووە بۆ مزگەوت کەواتە تەخیر بووە وەک تەخیر بووە لەو کاتەیە خەریکی چییە؟ خەریکی مامەڵەیە جوانە لەو کاتێک کە خوای گەورە داوا ئەکا لە تۆ لە مزگەوت بووی لە جمعەیە بیت تۆ لەو کاتەیە چێکی خەریکی مامەڵە و کڕین و فرۆژن سەرڕای ئەوەی کە دوا کەوتووە ئەخر پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ لا يزال قوم يتأخرون بەردەوام کەسانێکن هەر درەنگ دێن بۆ جمعە هەر درەنگ دێن حتى يؤخرهم الله في الجنة وإن دخلها لە ڕۆژی قیامەتە خوای گەورە درەنگ ئەیان خاتە ناو بەهەشتەوە خۆ ئەچنە ناو بەهەشت بەڵام مادەم درەنگ هاتون بۆ نوێژی جمعە خوای گەورە درەنگ ئەیان خاتە ناو بەهەشتەوە ئەمە بەنابەخوا ئەمە هەڕەشەی زۆر گەورەیە یعنی ئینسان لە ڕۆژی قیامەتە یعنی تۆ تشبیه نەبێ ئەگەر هەر لە شوێنێکە ئینسان برسی بێت و خواردنێکی خۆشی بۆ دانرا بێ حەزەکە بە زووترین کات پێی بگات تۆ وەرە کەسێک پێی بڵێن تۆ ئاهلی بەهەشتیت بەڵام بەخوا جارێ بۆ نییە بچیتە ناو بۆ ژوورەوە چونکە تۆی کە بووی لەو کەسانی کە بەدەوام و تەخیر بووی لە ڕۆژی جمعەدا و لە نوێژی جمعەدا درەنگ ئەچێتە ڕوات ئەوانی کە زوو چوون بۆ جمعە بەڵام ئەم کەسە خۆی تەخیر ئەکات حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە وتاری جمعە وتاری بڕێو بە خەڵکی وتووە وتاری داوە تازە خەڵک دێ بۆ مزگەوت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیجلیس دانیشە فقد ئانەیتە و ئاذەیت درەنگ کەوتویت و بۆشی بە ئەزیەت و ناڕەحەتی بۆ خەڵک هەنگاونان بەسەر خەڵکە دانیشە درەنگ کەوتویت بووی بە ئەزیەت و ناڕەحەتی بۆ خەڵکیش کەواتە ئەسڵ وای ئینسان زوو بێت ئەتەوێت بێتە سەفیەکەمیش خۆی کابرا تاخیر بووە ئەنجە باشە یەکێک لەو هۆکارانە ئەوەیە یعنی خوای گەورە حەدام کردەوە بۆ بۆی تۆ زوو بێی بۆ مزگەوت بۆی فەزڵ و حتا ئیمامی عومەر خوای لە ڕازی بێت جارێکیان وتاریەدا ئیمامی عوسمان لە کاتی وتارەکە هاتە ژوور لە کاتی وتارەکە فەرمێ ئەی ساعة هذه ئەی هاوار ئەمە کێ تۆ ئێستەیت ئەی فەرمی والله مەجبوڕم بە ئیش و کار و کاتێکم زانی گوێم لە دەنگی بانگ بوو حتى فران نەکەوتم خۆم بشۆم دەستنوێژم گەت و خێرا هاتم ئیمامی عومەر فەرمی ئەی تۆ نازانی خۆشەوەردن واجبە یعنی حتا ئەگەر تەخیریش بوویت يعني أولا يعني رسول الله صلى الله عليه وسلم لو وقت وتارة بخاتي وتوه إمام عمر خواز باللو وقت وتارة فمت كاك بو تأخير بويت كواتا يكيك له كاركان تشيا وما ليكا كأيما الزوبين بو مزقوت يعني بهرمان بين لو خير وباداشا قورا كبيغمون صلى الله عليه وسلم كومال خال بعض زكاة فمكسي خوي بشوا بخوش ودنيكي جوان دزنوش بقري بدزنوش قتنيكي جوان وزوبي بو نوجي هيني وهنقاو بسر خاتي داناني ولا نزيكي إمام ودابني شيت و حچەن خوا بە قسمەتێکی دەبوو نوێژی سونەت بکات بە هەموو هەنگاوێکی خوای گەورە عیبادەتی ساڵێکی بۆ ئەنووسێ کە شەوکەی شەو نوێژی کە دەبێت و بە ڕۆژەکەشی بە ڕۆژوو بووبێ حەدیثێکی صەحیحە کە ئیمە ڕەحمەتی خوا لێبێت هێناویانە یعنی ئەگەر 500 هەنگاو بێ بەینی ماڵی تۆ مزگەوت خوای گەورە عیبادەتی 500 ساڵت بۆ ئەنووسێ شەوکەی شەو نوێژت کە دەبێت بە ڕۆژەکەشی بە ڕۆژوو بووبێت بەمەرجێ زوو هەڵسی خۆ بشۆی بە خۆشەوەردنێکی جوان دەستنوێژ بگری بە نوێژگرتنێکی جوان جلێکی تایبەت لەبەر کەی بۆنی خۆش لە خۆت بەی زوو بچی بۆ مزگەوت هەنگاو بەسەر خەڵکانەنەی لە نزیک ئیمامەوە دابنیشیت چەند نەخوا بە قسمەتی کە دەبی نوێژ بکەیت کەواتە ئەمە وامان لێ ئەکات خاڵی یەکەم ئەوەی کە ئێمە چی بکەین زوو بێن بۆ مزگەوت کەواتە ئەوەی کە تەخیر دێ کاب بانگەدا خەڵکی کڕین و معاملەیە ئەمە بۆ خۆی تەخیر بووە سەر ئەوەی کە تەخیر بۆ لەبرێ بێ بۆ مزگەوت خێرا فلان نوێژەکە کە جارە خەڵکی کڕین و فرۆشتنە جا ئەگەر لە ئاەتەکەەوە دەست بکەین کە بەڕێزت خوێنتەوە یەکەم شت بەچی دەست بێکە یا ئەیها الذین آمنوا ئەم یا حرفی نیدا خوای گەورە بانگەکە ئەی ئەو کەسانی کە ئیمانتان هێناوە ئیبن مەسعود خوای لە ڕازی بێ فەرمێ ڕەحمەتی خوا لێ بێ مسڵمان کە لە شوێنێک جێ لێ بۆ خوا ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا جێ و کەرەوە ئەوە لەگەڵ تۆیەتی خۆ بە ئیماندارە زانی ئەوە لەگەڵ تۆیەتی بزانە بڵێ خوای گیان تۆ چی ئەفەرمی سمعا وطاعة سمعا وطاعة گوێ بگرە ئەمجا وطاعة فەرمان بەرداری بکەی وانە نەک ئینسان بڵێ سمعنا وعصينا گوێی دەبێ بەڵام بەگوێی نەکات هەبێ بەگوێی کەی یا ئەیها الذین آمنوا ئەیە کەسانی کە ئیمانتان هەیە إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله جاء ذكري الله زۆر گەورەیە حتى خوای سبحانه أم وتارە ئەم نوێژە بە ذکر و یادی خۆی باسی کردووە ولا ذكر الله أكبر طبعا ذكري خوای گەورە لە هەموو شتێک گەورەترە ئەفەرمێ کاتێک کە بانگ درا طبعا کە بانگ درا ما بس ليه شيء أما كأيما رحمة إخواننا بباسنا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع وكورون ما كده ولا سير رسول الله عليه الصلاة والسلام
و لە سیرەی سەحابە و لە سیرەی پیاو چاکان ئەوەیە کە هەندراوین ئێمە زوو بین بۆ مزگەوت و کاتێک کە بانگ درا ئێمە لە ماڵی خوای پەروەردگارە تەبارەکە و تەعالە ئامادە بین وەڵامی بانگەکە بدەینەوە وەک گوێ بۆ وتاری مامۆستا بگرین. پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە نوێژی جمعەدا فەرمی کاتێک کە یەکێ لە ئێوە هات بۆ مزگەوت تەئخیر بوو خێرا دوور کات نوێژکە و دانیشە یعنی توول بە نوێژەکە مەدە حتا کاتێک کە تۆ دەیتە مزگەوت لە ڕۆژی جمعەیە مؤەذین بانگەدا وەکو ئەئیمە ڕەحمەتی خوا لێبێ ڕوونیان کردوێتەوە فەرموون لە ڕۆژی جمعەیە چاکتر وایە ئینسان نەوەستێ وەڵامی بانگبێژەکە بداتەوە خێرا نوێژە سونەتەکە و دانیشە چکە تۆ بۆ خۆت تەئخیر بوویت مەوەسە جارێ وەڵامی ئەویش بدەرەوە. فاسعوا إلى ذكر الله وذروا البيع وطبعا دو فعل أمري تيايا أمرش بو وجوبه فاسعوا لقل الذرو يكمين أمريتين لأهمادبوني نيوجي جمعة دوهمين أمريتين لوازهنان لما ملو كرينو فروشتن. طبعا لسلام رسول الله عليه الصلاة والسلام لسلام أبو بكر وعمر رضو رحمتي خواهي بيرودقاري لسربيت بانج جمعة هريك بانبوه بانج دراوة رسول الله عليه الصلاة والسلام داسي كدو بوتار لسدەمی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بێ کە خەڵکی زۆر بوون و بە بانگەکەی مزگەوت ئیکتیفا نەکرا خەڵک ئاگای لێ نەبوو بازاڕ و قەرەباڵغی و ئەمانە دروست بوو خەڵکی ئەترافی دەوری مەدینەش هاتن بۆ نوێژ و ئەوانە زەوڕا کە شوێنێکی بەرز بوو لە ناو بازار لەوێ کەسێکی دانابوو پێش کاتی جمعە لەوێ بانگێکێدا کە بانگی ئەدا ئیتر خەڵگەیان زانی کە ئەمە وەرە ئامادە بن بێن بۆ مزگەوت ئامادە بن ئیتر وازێن لە مامەڵ ئەوە هێنا ئەڕۆشتنە ماڵەوە خوا نەشۆ و دەچون گاتەوە هاتن بۆ مزگەوت و بانگی دووهەم لە کاتی خۆیدا ئەمجا بانگیانەدا ئەمە کە خوای گەورە تەبارەکە و تەعالە قەدەغی کردووە لە ئێمە ئەوەی کە مەبەستەکەیە ئەو بانگەیە کە دوای ئەوە وتاربێژ دەست ئەکا بە وتارەکە إن الحمد لله دەست پێ ئەکات ئەمە خوای گەورە تەبارەکە و تەعالە فەرمانمان پێ ئەکات بە ئەوەی کە واز لەکردن و فرۆشتن بێنین و ئێمە ئامادەی جمعەکە مامۆستا دەلالەتی ئەوەی کە فاسعوا إلى ذكر الله وذروا البيع يعني مرۆڤەکان ئیماندارانیش بەردەوام خەڵیکی کڕین و مامەڵە و فرۆشتن و ئەو بابەتانن ئیلا بە کاتێک مولزەم کراون کە دەبێ ئەو کاتە وازی لێبێن وەگەرنا دەلالەتە لەسەرەوەی کە واز نایهێنن مرۆڤەکان واز نایهێنن بۆیە یعنی بە فەرمان بە ئەمر وذروا البيع واز دەکردن و فرۆشتن بێنن جوانە طبعا و کاتش خۆ کاتێکی یعنی دیاری کراوە هەر بە دوای ئەوە لە دوای مامۆستا لە کاتی بانگەکە کە بانگبێژ بانجی دا و ئیمام چۆ سەر وتار وتارەکەیدا هەر کاتی بانگەکەیان لە دوای بانگەکەەوە تاوەکو ئیمام نوێژەکە دەکا و کۆتایی بە مەراسیمەکە دێ با بڵێن کۆتایی بە فەرزەکە دێ بەڵێ کە بانگیدا حتا نوێژی جمعە تەواوە بێت لەو بینەیە حرامە مامۆستا یعنی ئەگەر من بچم حەزم لە چیلۆیەک ترێ لە بەردەمی مزگەوتا کە ئێستا ماشەڵڵا بۆتە علوەکە یعنی شوێنی میوەفرۆشەکان یعنی لەو کاتێ بۆت نییە کە بانجیدا بوو 1 کیلۆ ترێژ بکری بەڵێ ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوا لێبێ طبعا فقەها ڕەحمەتی خوا لێبێ قسەیان لەسەر ئەم بابەتە زۆر کردووە لە کتێبە فقیەکانە ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوا لێبێ فەرمی خوای گەورە قەدەغەی کردووە وحرمه منعه وحرمه ڕێگری لێ کردووە و حرامیشی کردووە نابێت لەو کاتە ئینسان هیچ مامەڵە و کڕین و فرۆشتنێک بکات چکە ڕاستە بڵێن ئەو هەموو فەضائیلە گەورە کە هەیە بۆ ئەوانەی کە ئامادە ئەبن لە پێش نوێژی جمعەدا بەڵام خۆ حرام نییە هەتا پێش کاتی بانگەکە تۆ کڕین و فرۆشتن جوانە بڵێ حتا پێش کاتی بانگەکە و کاتێکیش نوێژ تەواو بوو فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله وابتغوا من فضل الله فضل الله چییە ئەو ڕزق و ڕۆزی و کەسابەتە حەڵاڵی کە تۆ خەریکیتی لەبەرەوە دامەنیشە دوای نوێژی جمعەش بڵێ کۆرە بەخوا من ئیش ناکەم کۆرە کەسابەت ناکەم هەر خەریکی عیبادەت نە بڕۆ حەقی عیبادەتەکەتدا بڕۆ حەقی بژێ و ژیان و کەسابەتەکەی خۆش بێت مامۆستا ینی من نازانم ئەمە تەشبیه ناوی بنێم تەشبیهیان چیە ینی ئەوەی کە لە حرام کرابوو لە بۆی کە ڕۆژانی شەمە نابێت بچن ڕاو بکەن قەومی حەزرەتی موسا نابێت بچن ڕاو بکەن بەڵام ئەوان لە ڕۆژی شەمەدادا چۆن ڕاوەکەیان دەکرد یعنی ئەوی دەلالەتی لەو کاتەشدا بزات کە دەهاتن پێشتر ئەویان بۆ دەکرد بۆی ڕۆژانی لە ڕۆژانی تردا بچن ڕاوەکەیان ئەکەواتە بەڕاستی ئەوەی کە جاری وا هەیە لە کاتی جومعەکە یان لە کاتی نوێژەکەدا دوای بانگەکە کڕی فرۆشتنەکە گەرم دەبێت خەڵک زیاتر دێ و چاوی بە میوەکە بکە عەرزکە و هاوار دەکا ئەو نەشیلۆ بەوەندە ئەوە بەوەندە ئەوە بەوەندە یعنی بەڕاستی ئەمە هەر یعنی
ئەگەر تەشبیهکەینەوە بۆکو یەک نییە ینی خۆی بابەتەکە مەمەسای بەڕێز طبعا هەنێ شت هەیە خۆ ئینسان بخۆی ئەزانەیە کە خراپە بەڵام والله وزەیەنە لەهم الشەیطان ینی شەیطان بۆ ئینسانی جوانەکاوی ینی لە لای سادە و ئاسان و وای لە یەکا گرنگی پێنەدا ئەجینا خۆی بەڕاستی کاتی جمعە حتا ینی چەند ساڵانێک لەمە و پێش کاتێککە ئەچووی بۆ جمعە ینی سەژن هەندە خۆ لەو خەڵکانە هەیە منجار بە سەعات 9 کە ئەچم بۆ مزگەوت ئەبینم خەڵکەی لە مزگەوت دانیشتوە بۆ خۆی قورئان نەخوێنێ خەڵکی بەتەمەن بەداخەوە ینی گەنجەکان ئێستا ئەو هیمەتە نەماوە بەڵام ساڵانێکی زووتر ئەدبینی خەڵکانێکی زۆر ئەچوونە مزگەوت کە ینی زووتر خۆیان نەشۆ دەستنوێژە جوانیانە کرد خۆیان بۆن خۆشە کرد پاک و پوخت خۆیان ئامادە کرد و ئەچون بۆ مزگەوت دائنشن سوورەی کەهفیان نەخوێن بۆ خۆیان دووسێ جزء قورئانیان نەخوێن ئەم جاوەکو پێ ساڵ فەرمی وەصەلى ما كتب له نەخوا بە قسمەتی کرد دەبێ نوێژ بکەی چکە ئێستا لە ڕۆژی ترە کە خۆر هاتە ناوڕاستی ئاسمان پێشبانگی نێڕۆی تر نوێژی سونەت ناکرێ پێ سازم ئەفەرمی لەو کاتیان نوێژ مەکەن تا کاتی بانگ بەس لە ڕۆژی جمعە و قەدەغەیە نییە لە ڕۆژ جمعی حتا ئەو کاتی بانگ ئەدا بۆت هەیە نوێژی سونەت بکەیت حچەنە دوورکە چوارکە شەش حچەنە خوای گەورە سوبحانەهو وتعالە وەصەلى ما كتب له چەند ئەتوانێتەوە نوێژی سونەت بکە بەڵام یعنی ئیلا بیزا لەو کاتە کۆمەڵ خەڵک هەیە کابرا دانیشتە دێ بۆ جمعە لەو کاتە دانیشێ لە فەیەخوا یعنی سەمەن کاتێکە بۆ نمونە کاتی چەند نزیکەی بانگ کە ئەچم بۆ مزگەوت ئیتر لە دەرگاوە ئەچمە ژوورەوە کە بەردەم دەگا مزگەوت هاڕۆم بینی لەو دوکانە لەو عەرەبانەیە لەو لەفەیە لەو فڵانە خەڵک تەماشاکەی دانیشتۆ و سەرەی گرتووە باشە ئەمە زۆر سەیرە طبعا ئێمە ئەمانەوێت ئەم خەڵکەش کەوایە دڵی ڕاچڵەکێنین ئەگەنا سوپاس بە خوای گەورە تۆ جاری وایە کە ڕۆیتە جمعە سەلامەکەی کاتەکانیش فەرقەکە ئێستا بۆ نمونە لە کاتی یەک و ئێستەیە کە تەریق تەقریبەن 10 دقەی ئەمێنێ بۆ 12 بانگەدا ئەبێ خەڵک زووتر بێ بۆ جمعە ئێستا وەختی وا هەیە 12 و 18 دقە بانگەدا ئەلەو کاتانە ئێمە کە ئەچینە مزگەوت ماشەڵڵا تەماشاکەی بەس مامۆستا نەهاتوو ئەو وەختە خەڵک هەمووی لە ژوورەوە دانیشتەوە ئامادەی و زیاد لە 1000 کەس ماشەڵڵا دانیشتووە و خۆی حازر کردووە بەڵام ئەهلم کاتانەیە کە بانگەکان نوێ سعاتی قیاسی و کاتە دەکات قیاسی و کاتەکە ئەگەر قیاسی و کاتەکەی تا تۆیەی تەماشاکە نوێژیشتەوە کاتێکە نوێژ بۆ خۆی قیاسی هەیە ینی کاتی هەیە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا بەڵێ ئەبێ ئینسان پێگوز بێ بەو کاتەوە بەو ساتەوە خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەمە کە دێنەوە حکمەتی تایبەتی هەیە ئەم کاتانە ئەگۆڕێت جارێ نوێژی نیوەڕۆ کەمترە هەموو نوێژی نیوەڕۆکەی کۆکەی تەوانی هەمووی سعات فەرقەکە لە هەر چوار وەزەکەیە بەڵام مەسەل لە نوێژی عەسرا فەرقی هەیە سعات و نیوێک فەرقەکە لە نوێژی مەغریب و عیشا تقریبا 2 سعات و نیو فەرقەکە لە نوێژی بەیانی هەر زۆر فەرقەکە بەڵام نوێژی نیوەڕۆ فەرقەکە دیاری کراوە وەگەر ئەویش 2 سعات و نیو بۆلانێ خەڵکە بە فرای جمعە هەر نەکەوتە لەبەرەوە بەڕاستی ئەنجا مام سەبەختاری خاڵی تر هەیە بەڕاستی کە زۆر جێگەی داخ و جێگەی نیگەرانیە ئێستا لە شارەکان بە هەر حاڵ لەوانەیە لە مەنتیقەی شارباژێر و مەنتیقەی لای ئێمە یا لە مەنتیقەی پێنجۆن یا لە مەنتیقەی جەنابتان تاوی ناوچە جیاوازەکان بەڵێ زۆرێک لە دێهاتەکان ئەمڕۆ بەداخەوە لە مەسائیلی نوێژ و جمعەکان کەم تەرخەمیان هەیە تەمەن پێوەن ساسم هەڕەشەی توندی کردووە لەوانەی کە 3 جمعە بەشداری نوێژی جمعە نەکەن ینی سێ دەگەر کەسێک چەند سەرمەڕێکی هەبێت ئللا پارە ئەدا شوانێکی بۆ ئەگرێ بۆ خزمەتی مەڕووماڵاتەکەی خۆی بەڵام سەیرە گرنگی نەدات بەوەی کە هەوڵ بدا مامۆستایەک بۆ دیەکەی خۆی دابین کات جاری وە هەیە لە چەندەیە کە بەنزیکی یەکەون بە دەگمەندێکی تیابێ جمعی تیاکرێت ئەمە ڕاستی جێگەی داخە جێگەی نیگەرانیە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەوانەی کە دو ئەکەون لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڕەشەی کردووە بەڕاستی ئەوانەی جارێکیان فەرمووی وەڵڵاهی هات بە خەیاڵمدا ئەوانەی کەنیان بۆ نوێژی جمعە بچن ماڵەکانیان بەسەرا بسووتێنم ئەی هاوار ئەمە فەرزێکی تایبەتە ئینجا نوێژی جمعە وەکو نوێژی نیوەڕۆ نییە نوێژی جمعە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە کە بڵێن عولەما ڕەحمەتوڵڵاهی عەلەیهیم باسییان کردووە کە جیاوازە لەگەڵ نوێژی نیوەڕۆ نوێژی نیوەڕۆ کەسێک ئەتوانێت ئەگەر بە جەماعەتش نەتوانێت ئەتوانێت بە تەنیا بیکات بەڵام خۆ نوێژی جمعە بە تەنیا ناکرێت جوانە ئەو جیاوازێکی گەورەیە جیاوازەی گەورەیە لەبەرەوە بەڕاستی یعنی ئومێدەوارم ئەوانەشی کە لە دێهاتەکانیانە هەوڵ بن ئەوەی کە جمعی تیا ناکرێت بەڕاستی هەوڵ بن جمعی تیا بکەن
ئەوانەی کە بۆیان ناکرێت بچن بۆ ئەو شوێنانی کەوا جمعی تیاکرێ کابرا گەر پێویستێکی بە شتێک بێ بە سیارە ئەڕوا بە چەندین سەعات بۆ پێویستیەکەی خۆی بەڵام جاری وایە گەر دێک لەو نزیکانە جمعی تیا بکرێ بە 20 دقە بە نوێ سەعات بە سەعاتێ دوور بێ زۆر کەمیشەیە کە بڵێن سەعاتێ دوور بێت کە بڵێن ئیلا ئەچێتە ناحیەگە چێتە شوێنێک ئیلا کە جمعی تیا بکرێ حەق وایە بەشداری ئەو نوێژی جمعەیە بکات چکە پیامبەر صلی الله علیه و سلم کە هەڕەشە لەوانێک ئەسیە جمعە طبع الله على قلبه ئێتە خۆکە ئەو دڵە پەنا بەخوا وەرگرە ئێتە هەست بە هیچ ناکە بچێ بۆ جمعە و نەچێ بە خەیاڵیان نایەت نوێژ بەکاونەیەکا بە خەیاڵیان نایەت خۆی گەورە پەنامان بێ استحوذ عليهم الشيطان ئەوانەی کە دوا ئەکەون بەدام لە جەماعەتەکان لە جمعەکان پیامبەر صلی الله علیه و سلم شەیطان زاڵ بووە بەسەریاندا وقڵی شەیطان هێلانەی کردووە لە دڵیانە شەیطان وای لێ کردوون مالی جرح بميت إيلام مردو هەرچێکی لێ بکەی خۆ ئازاری ناگە بێگومان کابراش هەچەند لە عیباد و لە پرسنەکان دواکەوێ مامۆستا دەمێ ئەوە بپرسم کە ئێستا باوێکەیە ئەو مزگەوتانەی با بڵێن لە ناو بازاردان ئەو دوکارانەی بە تایبەتیان ئەو فرۆشگایانەی دەکەونە دەوروبەری مزگەوتەکەیان هەر لە مڵکی مزگەوتە با بڵێن دوکانەکەیان بۆچی دیقەت دەدەی لە کاتی ئەگەر جومعەش نەبێ زۆر جار ئەوانەی کە کابرایانی متەدەیینیشە ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتیشە بەڵام زۆر جار کڕین و فرۆشتنەکە لەو کاتەیە بازاری گەرم دەبێت ئیتر نوێژەکەی بردەچێتەوە ناسی بۆ مزگەوت ئەمە قیاسەتەن بە جومعەیانی کە لە جومعەیە دەبێ واز دەکڕین و فرۆشتن بێنی بەڕاستی مسلمانان دەبێت لەسەر ئەم دەرد و لەسەر ئەم بابەتە بەردەوام بنیان حاڵەتی ئەوەی کە بانجیدا بۆ مزگەوت و بانجی فەرموو دەبێ واز دەکڕین و فرۆشتن بەڕاستی ینی دەستی لێ بگریەوە لەوانەیە خۆی پەروەردگار بێگومان بەرەکەتیش بخاتە ڕزقەکە دەگەل لەو کاتێ وازی لێ بێنی لە کاتێکی تردا دەستی پێ بکەوە زۆر جار مامۆستا ئەمە دەبێتە هۆکار بنمونە بانجی نیوەڕۆ کەمتر بەڵام بانجی عەسر و مەغریب بە تایبەت عەسر کە گەرمەی بازاڕە لە کاتی نوێژی عەسرە زۆر جار کابرا لەوانەیە لە بیری بچێتەوە کە نوێژی نەکردووە ئەو سێ کاتێ بیری دێتەوە ئەوە زەردەپەڕە خەریکە خۆر ئاوا دەبێت خۆی پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ تلك صلاة المنافق نوێژی دۆڕوو کامێ ئەفەرمێ چاوەڕێ ئەکا هەتا خۆر خەریکە ئاوا بێ جاروێتت بەکارێ بە هەر شتێکەوە کە مەژۆڵە هەر چاوەڕێ ئەکا دەیڵا تۆ زێترێک کەم سەعاتێتر دە دەقێتە چارێکی تر تا ئاوا کاتێ تەماشاکە خۆر خەریکە ئاوا بێ نوێژ خەریکە نامێنێ ڕاکە خێرا بەپەلە چوار دەن و گەدال لە زەوی و نەخشوع و نەڕکوع و نەسوجدە هیچی تەواو نییە پیامبەر صلی الله علیه و سلم هەڕەشەی کردووە لەو جۆرە کەسانە ئەمجا وەکو بەڕێزە داماژت پێدا بەرەکەت لە ئیشا مهمە پارە زۆری مهم نییە ئێستا کەسی وا هەیە بۆ نمونە 500 خێزانە مانگی ملیۆنێکی دەزەکەوێ ئەگە بەرەکەتی تا نەبێ ئەو پارەیە ئەڵێ وەڵڵاهی نازانم ئەم پارەیە چی لێ دێت کەسی وا هەیە وەکو ئەو 500 خێزانە مانگی 500,000 وەرەگرێ ئەمە چونکە بەرەکەت لە ئیش و کار و ژیانیا هەیە ژیانێکی ئاسایی بەڕێ دەکات ژیانێکی ئاسایی بەڕێ ئەکا ڕەنگە بتوانێت شتێ پاشەکەوتیشی لێ بکات زۆر بە باشیش بەشی ئەکات یعنی من مامۆستا بەختیار مامۆستایەکی بەڕێز هەیە وتی ئێمە یعنی ئەو بژێوەی کە بڵێن مانگەنە لە ئەوقاف وەریەگرین الحەمدولیلا زۆر باش بەشمان نەکا کەوە دەگرین بەرنامەیەکماندانە و ئاوا سەرفیەکەین و بۆ پێداویستی خۆمان و بۆ میوان و بۆچی و بۆ هەموو شتێک ئەوی ماڵی خزمێکمان هەیە وتێتی وەڵڵاهی من زۆر پێم سەیرە یعنی ئەوەی کە ئێوە بە مانگی وەریەگرن من هەفتانە ئافرەتەکە وتە بێ من هەفتانە هاوسەرەکەی کە پێی ئەدات ناگاتەوە سەری هەفتەکە مای گوتبی با منیش بەرنامەکە وەکو ئێوە لێکەم وتەی بەخوا تەماشام گەیشتمەوە سەری هەفتە پارەم پێ نەما وتم کاکەیان بە پیاکۆ پێویستە بوو هەر تۆ خۆ مەسرفکە ئەیوو یعنی چوار ئەوەنەی ئێمەیان دەست دەکەوێت ئێشتا ئەڵێ بۆ یعنی چێژ لە ژیان نابێنین بۆ هەستەکەین بەشمان ناکات جا لەبەر ئەوە خەڵک نابێبی لەوە کاتەوە کامە پارەی زۆرتری دەست دەکەوێت مهم ئەوەیە بەرەکەت لە پارەکە تا هەبێ قەناعەتت هەبێ پرۆگرامێک بەرنامەیەکی هەیە بزانی چۆن مامەڵە بە زۆر جوانە ئەگە بەرەکەت لە هەر شتێکە هەبوو بەڕاستی ژیانی ئینسان ئاسوودە ئەکات ئەمجا بەرەکەتش لەوەیە کە ئینسان گۆڕاڵی فەرمانی خوای گەورە بکاتە بارەکە و تعالی بە تایبەت ئەم باسی ئێمە باسێکی زۆر گرنگە بۆ خۆی بەرنامەکە لەسەر ڕۆژی جمعە و هەینیە بە تایبەتیش باسەکەی ئەمڕۆ کە جەنابتان باسان لێوە کرد کڕین و فرۆشن لە کاتی ڕۆژی جمعەدا ئەبێ موسڵمانان بەڕاستی ئاگادار بن ئەمە حرامە
کە ئەڵێ حرامە چۆن شتێکی تر خوای گەورە حرامی کردووە ئەمەش حرام کردووە و منعی کردووە و قەدەغەی کردووە ئەو کەسەی ئەوە ئەکات لەو کاتەیە سنووری خوای گەوری شکانوە حرامێکی ئەنجام داوە لەبەرەوە کاتی تر هەیە دوای ئەوەی کە جمعەت تەواو بوو بە ئیسراحەتی خۆت شتەکانی خۆشە دکڕە و دوای ئەوە يعني ئازادی چۆن فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله بەڵام لەو کاتەیە خوای گەورە تەبارەکە و تەعالە دیاری کردووە مادەم تۆ جمعەت لەسەر پێویست و لەسەر واجبە دەبێ بەڕاستی بۆ خۆت ئامادە بی حتا زۆر کەسێ بەڕاستی يعني عاقبەت خێرە خۆی خێزانی منداڵەکانی لەگەڵ خۆی ئەهێنێ بۆ مزگەوت خێزانی ئەچێتە شوێنی تایبەت مناڵەکەی لێ خۆی دائەنێ يعني ڕایهێناون لەسەر ئەم ڕۆژە گەورە لەسەر ئەم فەزڵە تایبەتیە لەسەر دانیشن بخۆین ذیکر و تەسبیحات و دوعا و پارانەوە ئەکەن و بە ئەوەش بڵێن بە خەڵکی مزگەوت ئەوانش کە زوو دێن بۆ مزگەوت ئێستا ئێمە باسی ئەو هەموو خێر و پاداشە گەورەمان کە جاری وایە تۆچی بۆ مزگەوت تەماشاکەی دە 12 کەس لە حیوانەکە یا لە لای دەرگای مزگەوتەکە دانیشتون وەزانی هەرزوو هاتن بۆ مزگەوت هەر ئەوەیە بێیت ئیتر لە هەر کوێ دانیشی کێشە نییە چۆن کاتی خۆیان و شەوی لێلەتوڵ قەدر دانیشتن لە مزگەوت هەرچێکە دیکە ئیتر دانیشتن تەپڵەکە جگەریان دانەبوو تا بەیانێ جگەریان نەخوارد و قسە و باسییان نەکردو هەر بەخوای تر ئەم شەو دانیشتوین کاکە شەو دانیشتوێ بێ بۆ عیبادەت دانیشیت ئەمجا ئەوەش کە دێ بۆ مزگەوت لە بەدەم دەرگای مزگەوتە دانیشن حکایەت و باس و خواست و هەر جار دەنگیان نەچێتە ئەوانەی ژوور و کە دانیشن قورئان دەخوێن و ذیکرەکەن لەبەرەوە داواکاریم لەوانش ئەوەیە کە زوو دێی بۆ مزگەوت دابنشە قورئان بخوێنە ذیکر بکە نوێژ بکە خۆ ئەگەر نەزانی قورئان بخوێنی توانیت ذیکر بکەیت ئەتوانی دوعا بکەیت ئەتوانی نوێژی سونەت بکەیت هەنوێژی سنەتی مطلق نیەتەوەی بێنە دوورکانی سنەتەکەی بۆ خۆ الله وەکبەر تاوا مامۆستا دەبێ ئەوەش بڵێم کە ینی ئینسان ینی 7 ڕۆژی بەدەستەوەی لە هەفتە با بڵێن 6 ڕۆژی تەواوی بەدەستەوەی بۆ کڕینی فرۆشتن و 7 ڕۆژی بەدەستەوەی بەڵام تەنها کاتی نوێژەکەیە کە بە قەدەغە کراوە کە تۆ ئەم کڕین و فرۆشتن نەکەی باشە بۆ ئەم باوە کۆمەڵایەتی هەیە ئێستا لە بەردەچی مزگەوتەکانە بۆتە بازاڕ و زۆر قەرەباڵغی و زۆر پەیوەستن بەوەی کە هەموو شتەکانن لەو کاتەدا ساغ بکەنەوە بۆچی ئەمە دەکرێت بۆچی ئەوەیان پێ دوایە والله مامۆسای بەڕێز طبعا ئەوەی کە فەهمە دینەکە مامۆسای بەڕێز لە هەموو شتێ مهمترە یعنی خەڵک لە هەر کارێکە هەر لە ژیانی خۆماندا تەماشاکە و کەسێک کە لە دین زۆر حاڵیە ژیانی زۆر خۆشە و ئاسوودەیە و تێ ئەگات لە حکمەتی عیبادەتەکان مامۆسای بەڕێز تێگەیشتن لە حکمەتی عیبادەتەکان زۆر مهمە ئێستا ئەم شتانەی کە ئێمە باسیەکەن ئێستا بۆ نمونە نوێژ عیبادەتی ئینسانی کا بۆ خوا ئەخوای گە فەرمێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئاخر ئینسان نابی ئەوە لە یادکە نابی ئینسان ئەهلی فەحشاء و منکەر بێت و لەولاوە نوێژەکە ئیسفادە لە نوێژەکەی ناکات دەرگای مزگەوتەوە هاتە دەر نەمیمی و دوزمانێک بۆ ژیانی خەڵک رسول الله صلى الله عليه وسلم لە باسی ڕۆژوو نافەرمێ إنما الصيام من اللغو والرفث بێگومان دەبێت بگرێتەوە نافەرمێ فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج إذا الزكاة نافهم يأخذ من أموالهم صدقة تطهره ويباك بيته والله لبر يعني حكمة عبادته كان مهمة إذا سلكتو دي بو مزقود بو جمعة كما لين برو أبي بيش بان أمادة بي دواي بانك چية تو والله ما دواي بانك چية ما مصابو تارة دا أيو تاري ما مصابو چية وتاري ما مصابو أوية قيم وأخلاق بها بالا كان لنيوكو ملقدا زينو بيتوا مهم أوية تو خود أمادة كي نك جاري خليكي کڕین و فرۆشتن کە هاتی بۆ مزگەوت خەیاڵت تەخت بێ بۆچی پێش نوێژەکان تۆ غەیری جمعە نوێژی سونەت بۆچی و نوێژە سونەتانە بۆچیە بۆی ئامادە بی بۆ نوێژە فەرزەکەم لە نوێژی جمعەدا بانگە درێ خۆت ئامادە کردووە گوێ ئەگری بۆ مامۆستا بزانە پەیامی مامۆستا چییە باس و خواسێکی گرنگ هەیە لەو ڕۆژگارەدا ئێمە پێویستەکەوە ئاگاداری بین پێویستەکە مامۆستا ئەو نەسیحەت و ئامۆژگاریانەی بۆ خەڵکی کە تەبعاً پێش هەموو کەس بۆ خۆیەتی چۆن ئیمام عومەر خوای لە ڕەزی مناڵەکانی دانای فەرموو ڕۆڵەگیان توا بە تەمام بەیانی باسی ئەوە کەم بزانم کەستان ئەمەی تیانی و ئاگاداری خۆتان بن بۆی نەڵێن کوڕەکانی خۆی تێدا منداڵەکانی خۆی ئەمەی کەبرا بە خۆی قسە ئەکات و بەس خۆشی هیچی تیار نییە ئەمە زۆر خەتەرە خوا پەنامان بێ لەبەر ئەوە ئەم پەیامی ئێستا مامۆستای بەڕێز تەماشا مزگەوت کە لە غەیری جمعە نوێژەکە دەکەیت و خێرا ڕۆیتە دەر خۆچی تاما مزگەوت بەڵام جمعەیە کۆمەڵێک ئامۆژگاری ئەدرێ بەگوێی مسلماناندا وای لە هاتووی سە خەڵک هەنێک کەس بەداخە ینی تااقەتی ئەوەشی نەماوە یا زۆر درەک دێ بۆ جمعەکە یعنی ئەمڕۆ مامۆسای زۆر باشە الحەمدولillah لە شارەکان لە هەموو شوێنێک زۆرینەی خەڵکی جەم بۆ سیارەی پێ ئەتوانێت بچێتە لای هەر مامۆسایەکە بۆ خۆی پێخۆشە
لەگەڵ ئەوەشە نابێت کەم تەرخەیم کە جارەوە کەسێک ڕەنگە گلەی لە مامۆستایەک ئیتر لە هەر شتێک بێت ناکاتە ئەوەی کە ئەم درەنگ بڕا بەدەم بانگەوازەکەی خوای گەورە تەبارەکە و تەعالا تۆ لە کاتی خۆدا بچۆ ئیتر کەم تەرخەمیەک لە هەر کەسێکە هەیە ئەو بۆ خۆی ئەگەڕێتەوە دەبێت بەڕاستی من ئومێدەوارم هیچ شتێک وامە لێ نەکاکەوە ئێمە یعنی دوا بکەوین لە ئەنجامدانی عیبادەتەکان بەڵکو پێش ئەو کاتی کە خوای گەورە تەبارەکە و تەعالا داوای کردووە لە ئێمە ئامادەسازیمان هەبێت ئامادەسازی ڕۆح ئامادەسازی جەستە دڵمان لێ ئەو پەیامی بکە مامۆستا پێشکەشمان نەکات بۆ ئومێدێکی ئینشاءالله مولەکمان سپاس مامۆستا گیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانایی ئاینی لە تەوەرەی کڕین و فرۆشتن لە ڕۆژی هەینی لە بەرنامەی بە فەرمیانمان بووی زۆر سپاس دەکەین بیداران و بیسەرانی عەزیز و خۆشەویستی بەیام بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی بەفەڕتاوەکو ئەڵقەیەکی تر و هەفتەی ئایندە و هەینی ئایندە پشت بەخوا لە تەوەرێکی دیکەدا تایبەت بە ڕۆژی هەینی بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە بەخوای بەرز و مەزنتان دەسپێرین خواتان لەگەڵ